Mr. Speaker, the President of the United States. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە وتاری ساڵانەی لە بەردەمی هەردوو ژوورەکەی کۆنگرێسدا جەختی کردەوە لەسەر یارمەتیدانی ئۆکرانیا با کاتەکەشی زۆر بخانێت جەختی کردەوە لەسەر کێبڕکێ لەگەڵ چین و دوورکەوتنەوە لە ململانێ لەبارەی دۆسیە ناوخۆیەکانی پۆلیس و ئابوووریەوە هەڵوێستی ئیدارەکەی ڕوون کردەوە. وەکو نەریتی ساڵانەی سەرۆکە ئەمریکیەکان جۆ بایدن وتاری حاڵەتی فیدراڵی لەسەر بابەتە گرنگە ناوخۆیی و جیهانیەکان پێشکەش کرد. سەرەتا جەختی کردەوە لەسەر پشتیوانی ئۆکرانیا و ڕوویکردە ئۆکسانا مارکارۆڤای باڵیۆزی ئەو وڵاتە لە واشنگتۆن و پێیگوت لەگەڵتانین ئەگەر بابەتەکە هەرچەندە بخایەنێت چونکە گەلەکەمان کار دەکات لە پێناوی ئازادی و کەرامەت و ئاشتی زیاتردا نەک تەنها لە ئەوروپا بەڵکو لە گشت جیهاندا. ناوبراو لەبارەی چینەوە ڕایگەیاند کە ڕێگە نادات ئەو وڵاتە بترسێنێت لە هەمان کاتیشدا جەختی کردەوە لەوەی کە نایەوێت لەگەڵە وڵاتەدا ململانێ بکات. بە وەڵامدانەوەی تۆمەتی کۆماریەکان بەوەی بێهێزانە لەگەڵ چین مامەڵەی کردووە وتی ئەمڕۆ ئەمریکا لە هەر کاتێکی دیکە بەهێزترا بۆ کێبڕکێ لەگەڵ چین. ناوبراو ئاماژەی بادیدارەکەی لەگەڵ سەرۆکی چین شی جینپینگ کرد کاپی وتووە ئێمە هەوڵی کێبڕکێ دەدەین نەک ململانێ بەڵام وەکو خستنە خوارەوەی باڵۆنەکەش پارێزگاری جدی لا وڵاتەکەمان دەکەین. بایدن بە ئاماژە بە ئابووری وڵاتەکەی جەختی کردەوەلەوەی لە هەر وڵاتێکی تری جیهان دۆخیان باشترە ئەوەش سەرڕای پەتای کۆڕۆنا و هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا. لەلایەکی دیکەش هێرشی کردە سەر کۆمپانیا گەورەکانی وزە کە بە هەلپەرستانە هەوڵی قازانجی گەورە دەدەن. بۆیە ئاماژەی بەوە کرد پێویستە جارێکی تر چاو بە بابەتی باجەکاندا بخشێنرێتەوە کە باجی ملیاردێرەکان کەمتر نەبێت لە باجی سەر مامۆستایان و پیاوانی ئاگرکوژێنەوە. لەبارەی قەیرانی ژینگەوە وتی بەلامەوە گرنگ نییە من لا ویلایەتێکی شینیان سووردا بم ئەو بابەتە هەڕەشە لە بوونمان دەکات و دەبێ پابند بین بەرامبەر منداڵ و نەوەکانمان بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکە. Remco Spriensma told Reuters how he's coping. Public safety depends on public trust, as all of us know. بە ئامادەبوونی بنەماڵەی تایری نیکۆڵزی ڕەشپێست کە لە سەرەتای مانگی کانونی یەکەمدا بەهۆی لێدانی پۆلیسەوە کوژرا جەختی لە چاکسازی دەستگای پۆلیس کردەوە بە ئاماژە بۆ دایکی ناوبرا و ڕایگەیاند هیچ وشەیەک ناتوانێت گزارش لە خەمی لە دەستدانی منداڵ بکات بەڵام بیهێنە پێشچاوی خۆتان کوڕەکەتان بەدەستی پۆلیس بکوژرێت. بایدن جەختی کردەوەلەوەی دیموکراسی وڵاتەکەی سەقامگیر و لە شکان نەهاتووە. داوای لە کۆماریەکان کرد هەروەکو چۆن لە قۆناغی پێشودا هاوکاری یەکتر بوون دەکرێتەوە ئەزمونە دووبارە بکەنەوە و هۆکارێک بۆ ڕێگری لەوە نابینێت. بە تایبەتی ئاماژەی بە ئابووری کرد و ڕایگەیاند نابێتەوە بابەتە بکەنە بارمتە ئەوەش وەکو ئاماژەی دەنگنەدانی کۆماریەکان لەسەر بەرزکردنەوەی ئاستی قەرز کە کۆشکی سپی ئەوە ڕەت دەکاتەوە سەرۆک لەسەر ئەو بابەتە لەگەڵ کۆماریەکان سازش بکات.